لە ئاڵلقەی دووەم دێمەوە خزمەتتان دەربارەی بورما میانمار لە کەناڵی شاهیدانەوە بە خزمەتانە گەمەوە بۆ بێرخستنەوەیەکی تر و ئینشاءڵڵا ئەم حەلەقەی بورمایە لەوانەیەوە ئەم لێ بکا کە ئیتر بەشێک لە جیۆپۆلەتیک جوگرافیایەکی سیاسی مسلمانانتان پێ بناسیێنم وڵاتەکانیان پاشان لە ناحەی بیر و باوەڕ و جەماعات و ڕێکخراوە ئیسلامیەکانیانەوە لەوانەیە ئەگەر خوای گەورەی یارمەتی دەرمان بێ زنجیرە دەرسێکی لەم بابەتە بەرنامەیەکی لەم بابەتە دابنین بۆی ئاوە نەبێ بە مفاجەئە دوای خەڵک بپرسێ بورما کەوتۆتە کوێ چونکە مسلمانان لە شوێنەکانی تریشە ئەچەوسێنرێنەوە و چەوسانەوەکە شتێکی عەمدیە ئیتیفاقێکی نێودەوڵەتیە یعنی چۆن جاران دەوڵەتی سەفەوی لەگەڵ سەلیبەکانە ڕێکەوت لەگەڵ ئیستیعمارە ڕێکەوت بوو بەرامبەر بە دەوڵەتی عوسمانی ئێستاش بە هەمان شێوەیە هەم ئێران هەم رووسیا هەم ئەمریکا هەم ناتۆ هەم بوزیەکان هەموو و مشریکانی ئەفریقا هەموو مشتەرەکن بۆ بەزاندنی مسلمانە 20 ساڵە ئەم تین و تەوژمە کەوتۆتە سەر مسلمانان لە هەموو لایەکەوە چونکە بۆ هەموو جیهان ئیسپات و لە مەدای ئەم 89 ساڵەیە کە دەوڵەتی خلافەتەکەمان نەماوە لە ڕووی فکریەوە هیچ حەزارەتێ نەیتوانێ بمان بەزێنی پاشەکشەی بە فکرمان نەکرد هەستی ئەم دینە کە حاکمیەت و کە دین و دەوڵەتە لە دڵ و دڕینی مسلمانانە کز نەبوو نەکوژایەوە سەر لە نوێ هەستاینەوە سەر لە نوێوەکو ئومەتی ئیسلام بوژاینەوە سەر لە نوێوەکو کۆمەڵکاری هاتینەوە پێش سەر لە نوێوەکو قتالی ئەهلی عەقیدە و تەوحید دیسان تەوحید و جیهاد هاتینەوە پێشەوە بۆ مقاومەکردن لەبەرەوە هەموو دوژمنانی ئیسلام ئەزانن کە هەنگاوەکانمان سەریعتر ئەڕۆن بەرەو داهاتوومان بە ئیزنی خوای پەروەردگار و هاتنەوەشمان شتێکی مسۆگەرە ئەوانەی کە دوژمنی ئێمەشن لەوە ئەترسن چونکە لە ئەندۆنیسیاوە هەتاکو مەغریب ئەهلی ئیسلام وحدەتی فکر و وحدەتی مەسار و قیەمی ئەخلاقیان وەکو یەک وایە بانگەوازەکەشیان وەکو یەک هەڵگرتووە جیاوازیان لە چۆنێتی و گۆڕانکاریەکانە هەیە بەڵام لە بازنەی ئومەتە جوگرافیاییەکە بە شێوەیەکی گشتی ئەو ئینتیمای ئومەتە جوگرافیایە کردوونی بە وحدەتێکی پێبەخشیون کردوونی بەیەک لە بەرامبەر ئومەتی سەلیب و یەهود و لە بەرامبەری مولحیدانی ڕووس و لە بەرامبەری بوزیەکان و لە بەرامبەری مشریکانی ئەفریقا ئەوەی کە سەموئیل هانتینگتۆن دابەشی کردووە لە کتێبەکەی خۆیان کە ململانەکان دابەشەکە ئەهلی ئیسلامیشی کردووە بە حەوتەم پۆل کە ئەبێ ئەمریکا مواجهەیان بکە و هەر لەسەر ئەوە شوەیە کە ئەو هەموو مواجهەی ئەهلی ئیسلامەکرێت و بەو شێوە دڵڕقانەش بەو شێوە تونند و تیژێش خەڵکی مسلمانە کوژرێ مناڵی بچکۆلەی 3 ساڵ و 2 ساڵ چاوی هەڵگۆڕێ مناڵی 2 ساڵ کارەبای لێدرێ مناڵی 3 ساڵ تاهەیە کرێتە سەر و ئاگری تێبرێت مناڵێکی 10 ساڵ لە مۆسڵ گیراوە پێڵەن بڵێ سوێند بە عەلی ئەگری و ناوێری بێڵە چکە پێی وایە شرکە و ئەمانیش مەجبوریەکەن لەسەر شرکەکە ئەو مەئەساتانە هەروە بەردەوامە بن بەڵام ئەمەی بورما کە ئێستا هەیە ئەمەی بورما ئیمتیدادێکە درێژکراوەیەکی ئەو ناسۆرەیەکە هەیە